خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. یەکێک لە گرفتە سەرەکیەکانی وڵاتێکی وەک عێراق دەستێوەردانی دەرەکیە لە کاروباری وڵاتەکەدا بە شێوەیەک لە هەندێک باردا دەگوترێت کۆماری ئیسلامی ئێران خاوەنی یەکەم و دوابڕیارە لە عێراقدا و هەموو دەرفەتەکانیشی بەکارهێناوە تا چنگی خۆی زیاتر و زیاتر لە سیاسەتی عێراق گیر بکات. پێشتر وەزیری بەرگری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئاماژەی بەوە کرد ئێران دەوروخوری هەڵبژاردنەکانی عێراقی داوە، ئەمەشی بەماین نیگەرانی بۆ ئەمریکا ناودێر کرد. تورکیا و شانشینی عەرەبستانی سعودیەش هەریەک و بە جۆرێک لە هەوڵی جێگیرکردن و زیاترکردنی کاریگەریەکانی خۆیانن لە عێراقدا لە ڕێی جۆرا و جۆرەوە. بابەتگەلێکی زۆریشمان بەرگوێ کەوتووە یان خوێندوێتەوە کە تورکیا بەشێکی دانەبراوە لە ڕەوشی ناسەقامگیری ئاسایشی عێراق. هەرچی شانشینی عەرەبستانی سعودیەشە بە هۆکارێکی سەرەکی دەزانرێ بۆ لە پەراوێزنانی عێراق لەسەر هەردوو ئاستی ناوچەکە و جیهانی عەرەبیش. ئێستاش پرسیارێکی زۆر هەن لە پاش ئەم 15 ساڵەی دوای ڕووخاندنی ڕژێمەکەی سەدام حوسێین و فەرمانڕەوایی شیعە ئاینزاکانی عێراق سەبارەت بە ئەگەر و نەگەری کۆتایی هاتن بەم دەستێوەردانانە و هەروەهاش ئایا بە پلەی سەرەکی بەرپرسیارەتی لەم دۆسەیەدا لە ئەستۆی کێیە؟ Ideally, yes, of course, one hopes so. One hopes for such a day. I always quote the لە ڕووی تێوەریوە دەکرێت، بەڵە دەکرێت و بێگومان هەموو کەسێک هیوای هەیە بۆ ڕۆژە. من هەمیشە شیعرەکەی شاعیری ئەمریکایی ڕابرت فڕاست دەڵێمەوە، چەپەرێکی بەهێز دراوسەیەکی باشت بۆ دروست دەکات. کێشەکە لەوەدایە توێژی سیاسی لە عێراقدا ئەو چەپەرە بەهێزان دروست نەکردو. بەگشتی دەکرێت بگوترێت هەموو سیاسەکانی عێراق لەژێر کاریگەریەکانی ئێران و عەرەبستانی سعودی و تورکیاشدان. باشترین ڕێگەیەش لای من بۆ هەنگاوی بەرەو پێشنان دروستکردنی هاوسەنجیەکە لە نێوان ئەو سێ وڵاتە هەرە بەهێزی ناوچەکەدا کە خواستێکی بەردەوامیان هەیە بۆ دەستێوەردان لە کاروباری عێراقدا. هەر بۆیە ئەرچی بەغدایە میکانیزمێک بۆ ئەو هاوسەنجیە ببینێتەوە. بەڵام وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن مەرجنی ئەو دەستێوەردانانە لە عێراقدا درێژەیان هەبێت لەو ڕوانگەیەوەی ئەم دۆسەیە بەستراوەتەوە بە لاوازی عێراقەوە یان هێز و دەسەڵاتی ئەو وڵاتانە لە جموجۆڕی دژ بە یەکتریشیاندا لە ناوچەکەدا. پێم وایە هێشتاش عێراق لە قۆناغی بوژاردنەوەدایە. بوژاردنەوە لە 30 ساڵی کارەسات و نەهەمواریدا لە کاریگەریەکانی شەڕی عێراق ئێران لە زیاتر لە 10 ساڵی سزا ئابوووریەکان فەرمانڕەوایەتی سەدام شەڕی ناوخۆ یاخیبوون داعش ئەم شتانە عێراقیان بە لاوازی هێشتوتەوە. ئێستا عێراق لە پێگەیەکدایە بڕوات بەرەو بەهێزبوون بە بەراورد لەگەڵ دراوسەکانیدا، بەڵام کاتی دەوێت و ئەو کاتەش دەیان ساڵی ترە. لەگەڵەوەشدا چەند ڕۆژێک ماون بۆ هەڵبژاردننی گشتی عێراق، بەڵام هەر لە ئێستاوە باز لە کاریگەریەکانی ئەو وڵاتانی دراوسەی عێراق دەکرێت لەم هەڵبژاردنانەدا و دەگوترێت تا هەریەکێک لەو سێ وڵاتەی ئاماژەمان پێکردن کاریگەریەکانیان لە 4 ساڵی داهاتووی ئەو وڵاتەدا مسۆگەر بکەن. دکتۆر مستەفا گوربوز پسپۆڕی سیاسی لە نێوەندی عەرەب لە واشنگتن دیسی میوانی ئەم هەفتەیەی چاوی واشنگتنە. دکتۆر مستەفا زۆر سپاس بۆ ئامادەبوونە. ئەربژیت یەکی لە پرسیارەکان ئەوەیە لێکدانەوە چییە بۆ ئەم جۆرە کاریگەریانە بۆ ئەم جۆرە دەستێوەردانانە لەلایەن وڵاتانی دراوسەی عێراقەوە لە ڕووی سیاسیەوە ئەگەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕەچاو بکەین بەگشتی؟ Well, of course, Iraq's future has been somehow entangled with the situation in Syria. بەڵێ ئایندەی عێراق بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ دۆسیەی سووریا تێگاڵاوە. پێویستە سەیری نەخشەی جوگرافیای سیاسی ناوچەکەش بکەین. ئەمانە بێلەوەی قۆناغی پاش داعش و قۆناغی دوای شەڕی ناوخۆی سووریاش ئایندەی عێراق دیاری دەکەن. لەلایەکی تریشەوە پێویستە سەیری پرۆسەی دابەشبوونی ئاینزایی و هەروەها ژیاریەکانی دەسەڵات و هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ببینین، بە تایبەتیش لە قۆناغی پاش داعشدا. بۆ سەیرکردنی ئەم دۆسیانە بە تایبەتیش ئەگەر و نەگەری کاریگەریەکانی ئێران یا شانشینی عەرەبستانی سعودی یانیش کاریگەریەکانی تورکیا شتەکان گۆڕانیان بەسەردا هاتووە، بە تایبەتی پاش شەڕی ناوخۆی سووریا و بێگومانیش بەرەنجامەکانی ئێستا و شەڕی سووریاش کە بۆتە شەڕێکی بێکۆتایی لە وڵاتە. ئەڵبەت دەزانین کە دەوڵەتێکی شکست خواردوو بوونی دەبێت ئەوە وڵاتە دراوسەکانی هەمیشە کێشیان تێدا دەبێت.
جا بەڕاستی پێویستە بەردەوام گەشتبین بین بەرامبەر بە هەڵبژاردن بەڵام ئەمە پرۆسەیەکە و بەردەوامە ئەمە بە کورتی ئاماژەمدا بە ئاڵۆزی ئەم دۆسیەیە لە بری قسەکردن لەسەر گرنگی خاڵی وەرچەرخان لە مێژووی هەڵبژاردنەکانی عێراقدا چونکە کێشەکە لەوەدا نییە بەڵکو لە بەردەوامی بژانەوە و داڕشتنەوەدایە بۆ ئایندەی عێراق. باشە لە وڵاتانی و ناوچەیەدا ئەم هەموو دەستێوەردانە لە عێراقدا بۆ یاری بۆچی تەنها عێراق هەڵبژێردراوە ئایا ئەمە پەیوەندی هەیە بە لاوازی عێراقەوە وەکو بڵین باز دەکرێت کە لە 2003 هەتا ئێستا عێراق وڵاتێکی لاوازە یان ئەمە زیاتر پەیوەندی هەیە بە بەهێزی ئەو وڵاتانەی ناوچەکەوە تورکیا ئێران عەرەبستانی سعودیەش. بەڵێ بێ هیچ چەنوچوونێک عێراق وەک پێگەیەکی استراتیژی دەبینێت ئەمەشمان لە پەیوەندی ئاینزایی و بینی پاشۆرشی ئێران کە دەگەڕێتەوە بۆ ئەو دیاردەی ئێستا پێی دەڵێن شەڕی سادی نێوان عەرەبستانی سعودیە و ئێران بێگومان تورکیاش بە زۆر ڕێگا یاریکەرێکی نێو ئەو وازیەیە بەس بیرمان نەچێت کە هەمووی پەیوەندی بە ژۆپۆلۆتیکی عێراقەوە و بەو سامانانەی وهایان کردووە ئەم وڵاتە بێتە وڵاتێکی لاواز و جۆرێک لە بێتوانە بەرامبەر هێزە دەرەچیەکان. دەشێت پێویست بێ ڕێک لە سەرەتاوە ئەمە دەست پێ بکرێتەوە لەو پرسیارەوە ئایا گرنگی عێراق بۆ عەرەبستانی سعودیە چمانایەکی هەیە یان ڕاست چ جۆرە تێگەیشتێکی هەیە بووی بە هەمان شێوەش ئایا تاران چ تێگەیشتێکی هەیە بۆ تورکیاش هەر هەمان ئەو پرسیارانە هەن وەڵامەکانی ئەمانەش بەڕاستی کلیلی تێگەیشتنە لە پەیوەندیەکان واتە ئەوەی ئەمڕۆ بە ئاینزاگەرایی ناودێری دەکەین کە بەلای منەوە پێم باشە بە ئاینزاییکردن ناودێری بکەم جا جیاوازیەکە لێرەدا دەبێتە کلیلەکەی عێراق پێم وایە ئەمانە پرۆسەیەکن بنیادناونەوەی عێراقە زمانە دیالۆکە زۆشتی تریشە وەکو نەخشەڕێژی ڕوانینی خەڵکو و هەروەهاش هی داڕێژەرانی ڕاز لە ئاستی هەرە باڵە هەندێک جاریش کەسانێک ئەو جۆرە زمانە دەدۆزێتەوە کە زۆر بەسوودا بۆ مەبەستی سیاسیانە ئەمەش ئەوەیە کە بەگشتی لە ڕۆژهاتی ناوەڕاستدا دەیبینین بۆ دۆسیە عێراقیش باشترین نمونە وڵاتی لوبنانە تاشیکردنەوەی لەسەر بکرێت بۆ ئەم دۆسیانە ئەمە وەک بارێکی باو چونکە کاتێک قسەمان لەسەر پەیوەندی تایەفی دەبوو وەک پێکاتە و مێژووی ئەم دیادەیە لە ڕۆژهاتی ناوەڕاستدا بەڵام دەشێت عێراق لە خۆناغی پاش شۆڕشی ئێران باشترین دۆسیە بێت لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا بۆ دروستکردنی ناسنامەی ئاینزایی یانیش بڕیاردان لە ناسنامەکە بە درێژایی ئەماوەیە. Iranian revolution era in the past 3 decades of this making sectarian identities and maybe demaking these identities along the way. بەسی ئەوم بۆ دەکەی دەڵێ پێویستە بزانێت گرنگی عێراق چییە بۆ عەرەبستانی سعودیە بۆ ئێران و تەنانەت بۆ تورکیاش لە هەر ڕەهەندێکیوە تەماشای بکەیت گرنگی عێراق بۆ هەر یەکێک لەو سێ وڵاتە شتی هاوبەش دروست دەکات لە نێوان هەر سێکیانە لە نێوان تاران ئەنکەرە ڕیاز. Well, actually there are 3 different perceptions, I'll say. بەڵێ پێم وایە سێ جۆر ڕەهەن هەن ئەگەر لە ریاضەوە دەست پێ بکەین لە قۆناغی پاش سەدام حوسێندا عێراق بۆ ئەوان وەک نەبوو بوو لە زۆر گۆشە نیگاوە هەمومان ئاگاداری کێشەکانی ئێستا لەوانەیە دەرفەتێک بێت بۆیان ببنە یەکێک لەوانەی ڕۆڵیان هەبێت لە ئایندەی عێراقدا بە هەمان شێوەش دەشێت دەرفەتێکیش بێت بۆ بەغداش لە ڕێخستنەوەی ناوچە سونیەکاندا کە لەوانەیە یەکێک بێت لە دۆسیە قورسەکان لە عێراقدا تابیر لەوە بکاتەوە ڕەگوڕیشەی هۆکارەکانی دروستبوونی داعش چین و ئێستا چۆن چارەسەری ئەو هۆکارانە بکرێت بێگومان ئابووری لایەنێکی سەرەکیەتی بەڵام بێگومان چۆن دەیکەین ئەوە لەوانەیە تا ئێستا ڕوون نەبێت تەنانەت لە کارنامەی سیاسیشیاندا لەوانەشە وڵاتانی دراوسی عێراقیش وەک عەرەبستانی سعودیە هێشتا لای ڕوون نەبێت چۆن دەتوانێت ئەو کاریگەریەی هەبێت ئایا ئەوە ڕێخستنەوەیە جا ئەمە وەها دەکات هاندانیش نەمێنێت بۆ پەیوەندی تایەفی یان شتێکی پێچەوانە ئایا یارمەتی عێراق دەدات ئەم پەیوەندیە تایەفیانە تێپەڕێنێت و بڕوات بەرەو یەکگرتوویەکی نیشتیمانیانە یانیش ئەوە تا عێراق جێدەهێڵرێت بۆ ڕەهەندەکانی لاوازی و بێتوانایی بۆ ترس بۆ هێزە دەرەچیەکان بۆ پێشبڕکێ وەک عەرەبستانی سعودیە بەرامبەر ئێران وەک دوو ڕکابەری یەکتر ئیدی بەڕاستی وایە چونکە نازانین ئایا کاریگەریەکان یارمەتیدەر لە بنیان زیان بەخش وەلێ ئەوە دەزانی سعودیەکان ئێستا لەوانەیە سەر لە نوێ هەڵسەنگاندنەوەی پرۆسی عێراق بکەنەوە هەر بۆیە دەتوانن لە ئێستادا بیر لە قۆناغی پاش هەڵبژاردن بکەنەوە سەیری نەخشەی نوێی سیاسی ئەو وڵاتە بکەن ناوچەکان لە سۆنگەی پەیوەندیە نێوخۆیەکان تا بزانن چۆن ئەو سیاسەتانەیان یان ئەو پەیوەندیانەیان دیاری بکەن. ئەگەر یارمەتی بێ حەزەکە بزانم
هەم سعودیا هەم تورکیا هەم ئێران ڕێگە بەوە دەن عێراق ببێتە وڵاتێکی سەقامگیر ڕێگە بەوە دەن کە عێراق جارێکی تر لەسەر پێی خۆی ڕابوەستێتەوە و بتوانێت بەشداری لە ڕووداوەکانی ئەو ناوچەی جیهاندا بکە. پێم وایە ئەوەی بینیمان ئەوە بوو کە تووشیا و ئێران بەریەکەوتنی دێشخایانی بەرژەوەندیەکانیان هەبوو بەڵام وەک دەزانین ماوەیەکی زۆرە سیاسەتەکانیان بۆ یەکپارچەی عێراقا یان ئەگەر سەیری بکەین دوای کەوتنی کەرکووک بینیمان ئەو سیاسەتە بەڕوونی و ئاشکرایی وهای کرد ئەوان یانی تاران و ئەنکەرە بە شێوەک لە شێوەکان لە یەکتر تێبگەن کە لەوانەیە لە ئێستا لەسەر حسابی کورد و سەربەخۆیی کورد بێت بەڵام ئەمە سیاسەتێک نییە تا لە ڕوانینەکانی ئانکەرا یان تاران تێبگەین چونکە ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ئاینزایی وها دەکات تورکیا و ئێران بکەونە پێشبڕکێوە لە ڕووی مێژوویشەوە هەر ڕکابەری یەکتر بوون بەڵام ئەوەی پرۆسەی بەتایەفیکردن ناودێری دەکەم دەشێت کاریگەری هەبێ بەسەر ڕوانینی ئانکەراوە بەسەر ڕوانینی تارانەوە هەروەهاش پەیوەندی دەبێت با دینامیکی ناوخۆیی هەرێمی کوردستانەوە واتە هەولێرەوە چونکە ئەمە تەنها یەک دۆسیە نییە پرسیارەکە دروستە سەبارەت بۆی چی کۆی کردوونەتەوە ئەمە سیاسەتێکی درێژخایانەیە بۆ پاراستنی یەکپارچەیی خاچی عێراق ئەمەش بە ئاشکرایی لە کەوتنی کەرکووکدا بیدا و وهاش چاوەڕوان دەکەم لە مەودایەکی کوردیشدا پاش هەڵبژاردنەکانی عێراق ئەم سیاسەتەیان بەردەوام بێت بەڵام ئەو بەردەوامیە تا چەندی تر دەبێت بەڕاستی ئەویان قورسا بزانێت. لێرەش یانیە بێ بزانین ئایا عێراق خۆی هەتا ئێستا چه هەوڵێکی داوە تا لە کاریگەریەکانی ئەو سێ وڵاتە بەتایبەتی دەربچێت بەگشتی باس لەوە دەکرێت عێراق دەخوازێ سەروەرەکانی خۆی بپارێزێ وەک شیکەرەوەش دەڵێن ئێستا ئەو وڵاتە لە ڕەوشێکی باشترە بەراورد لەگەڵ 15 ساڵی ڕابردوو. هەندێک هەنگاوی ئەرێنی هەن لە عێراقدا دابەشبوونە ئاینزایەکە وەک پێشتر بەهێز نییە دەوڵەت پاشکستی داعش بەهێزترە بە بەراورد لەگەڵ 2014دا ناوچەکە گۆڕدراوە و هەروها ڕێبازەکانی زلهێزەکانی ناوچەکەش بینیمان پەیوەندەکانی نێوان عەرەبستانی سعودی و عێراق پەریان سندووە پەیوەندێکی باشتر لە نێوان بەغدا و وڵاتانی کەنداودا هەیە زۆر شتی تریش کە وەک داینەمیکێکن بۆ هاتنە دەرەوەی عێراق لە کاریگەریەکانی ژۆپۆڵۆتیشی ناوچەکە لایەنێکی نوێ بەشدارە لەم هەڵبژاردنانەدا کە بەشێکە لە ماڵی شیعەی عێراق و لەلایەن هادی العامری ئەبوو مەهدی المهندس و قەیس خەزعەلیەوە سەرۆکایەتی دەکرێت بەڵام تەنانەت بەشێکی شیعەکانیش پێیان دەڵێن ئێجگار سەر بە ئێرانن. Obviously, those groups have close ties with the Iranians, but at the same time لە ڕاستیدا ئەولانانە پەیوەندیشی نزیکیان لەگەڵ ئێراندا هەیە و لە هەمان کاتیشدا دەیانەوێت ببنە بەشێک لە پرۆسەی سیاسی تا هەر هیچ نەبێت هێز و دەسەڵاتە چەکدارەکەیان بگۆڕن بۆ سیاسی و تا باڵادەستیان هەبێت لە پێکەنانی حکومەتدا هێشتا نازانرێت چەندێک خاوەنی متمانی هێشتا نازانرێت چەندێک خاوەنی متمانن چکە هیچ ڕاوەرگرتنێکی گشتیش نییە پشتی پێ بەستین بەڵام بەپێ ئەو زانیارانی وەرم گرتوون هێندەی ئاسی جەماوەریان نییە تا دەست بەسەر پرۆسە سیاسەکەدا بگرن. that popular to dictate the process. دکتۆر مستەفا پێ دوایە ڕێبەرانی عێراق بۆ خۆیان هەوڵێکی ڕژد بدەن هەوڵێکی جددی بدەن بۆ ئەوەی کاریگەریەکانی ئەو وڵاتانی باسمانکردن کەم بکەنەوە بتوانن عێراقێک پێک بێنن یا ئایندەیەکێ بێ ئەو وڵاتە کە کاریگەری تورکیا عەرەبستانی سعودیا ئێران ئەوەندە بەسەریەوە نەبێ. I think Abadi had some policies should be commended on this issue. پێم وایە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق هەندێک سیاسەتی هەن پێویستە ستایش بکرێن تا ئێستاش هەندێک سەرکەوتنی هەبووە دەشێت تا ئەندازەیە گەشتبین بین بەڵام بە پێویستی دەزانم بڕێک بۆ خۆم لەسەر ئەم دۆسیە کەمێک ڕەشبین بم ئەنجامەکان دەزانین و هەر چۆنێک بن ئەوە پێویست بە هەبوونی هاوپەیمانیتی دەکات یانی عەبادی دەبێت هاوپەیمانەتیەک پێک بهێنێت و لەوان نەشە دەوارێکی گەورە بێت لەوانەیە ئەو هاوپەیمانەتیە لە ژمارەیەک لەلایەن پێک بهێنێت یا چاوەڕوان بکەین بزین چی دەبێت جا بۆ ئەو دەوارە یان ئەوە تا سەدری لەگەڵ دەبێت واتە سائیرون لایەنی تریش وەک لایەنی حکمەی ئەمەر حەکیم یانیش لەوانەیە بڕواتە لای بەرەکەی تر ئەوەی هادی العامری و بە بەشدایی لایەنی تریش وەک حکمە بەڕاستی جێی سەرنجە چونکە ئەم لایەنانەی شیعەکان وەک لایەنی حکمە ڕوانینی جیاوازیان هەیە لەسەر ئایندەی هێزی میلیشیایی یان ئەگەر چەند لایەنێکی تر بوونە هاوپەیمانی وەک سەدر و عەبادی و حەکیم و ئامری و هەتا دوایی لە ڕووی مێژوویە دەزانین ڕکابەریەکی زۆر هەیە لە نێوان سەدر و ئامریدا یان ئەگەرچی لایەنی حکمە بچووکە بەڵام هەندێک شتی دیاریکراوی خۆی هەیە جا ئەوەی دەمەوێت بیڵێم ئەوەیە
عبادی تاکە براوی ئەم هەڵبژاردنە نابێت و دواتریش وەک سەرۆکوەزیران بمێنێتەوە. ئەلبەت پێویستی بەوەیە حکومەتێکی هاوپەیمانەتی پێک بهێنێت و ئەمەش پێویستی بە دانوستاندن هەیە لەسەر ئاسی ناوخۆ و ئەوەی دەبێتە بڕیادەری سەرێکی ئەوە بێگومان کاریگەری خۆی دەبێت بەسەر دۆسی ئاینزاییەوە بەسەر پەیوەندی ئاینزایەکانەوە پەیوەندەکان لەگە وڵاتانی کەندادا چۆن ئەو پەیوەندیانە پێک دەهێنرێت یانی کۆمەڵێک شت هەن تا ئێستا لای ئێمە نادیارن بۆ نمونە ئەگەر شتەکان بە ئاراستەی ئامریدا بن ئەوە هەندێک شتی دیاریکراوە بەبێ هیچ گومانێک جیاواز دەبن لەوانە دۆسی پەیوەندەکان لەگە وڵاتانی کەندادا وەک تۆ وتت ئایا کاربەردەستانی عێراق خۆیان چی دەکەم بەرامبەر دەستوەردانە دەرەکیەکان خۆ لەوانەیە هەوڵەکانی ئاوەدانکردنی وڵاتانی کەندا وەک دەستێوەردان لە کاروباری سیاسی عێراقدا ببینین هەر هیچ نەبێت لە دیالۆگدا ئەلعامری و کەسی تریش جەخل لەو جۆرە شتانە دەکەنەوە کە بۆ نمونە عەبادی بە تەواوەتی کۆتی بکەن و بیگوشن لە بواری سیاسی عێراقدا. Very much tightened and squeezed in the Iraqi political arena. بەڵام ئەگەر بێت و بۆ نمونە هادی العامری یا با بڵین لایەنی کە پێی دەگوترێت فەتەح ئەمانە هات و دەنگێکی زۆریان هێنا لە هەڵبژاردنەکانە کە بەڕاستیش پێ بڵم دکتۆر چاوەڕێ دەکرێت ئەو دەنگە بێنێ وەکو عێراقیەکان بە تایبەتی لە ناوەڕاست و لە باشووری عێراقەوە ئاماژەی پێ دەکەن ئەگەر ئەوە ببێت هادی العامری کە بۆ خۆی سەرکردەی هێزەکانی حەشدی شعبی بووە بەمانایەکی تر بردننی ئەو هێزانی حەشدی شعبیە بۆ ناو پرۆسەی سیاسی عێراق لێرەدا عەبادی ئەتوانێت چی بکە؟ Well, it's a very good question, $1,000,000 question. It's perhaps the fear from ئەمە پرسیارێکی زۆر باشە زۆریش گرنگە و لە جێ خۆیدا لەوانەیە ترس بێنێتە ئاراوە یانی دەژلێم ترس لە ناو واشنگتۆندا لەسەر ئەوەی ئاشتەکان بە چه کەرخەیەکدا دەڕۆن لە ڕووی ئاساییشەوە بۆ نمونە یان قسە لەسەر ئاوەدانکردنەوە و ڕێخستنەوە دەکرێت بە تایبەتیش لە ڕووی ئابوووریەوە بەس ئەی لایەنی ئاسایشی چی بەسەردێت چێ بڕیار لەسەر ئایندەی میلیشیا شیعەکان دەدات ئێمە وتمان عەبادی پلانی هەبوو ئەو وتی دەیەوێت ئەو میلیشیانە تێکەڵ بکات و ئەلحەکیم پشتیوانی کرد سەدر بە هەمان شێوە پشتیوانی کرد بەڵام وەک تۆ ئاماژەت پێکرد ئەگەر شتەکان بە پێچەوانەوە بوو ئەوە وەک دەبینین هادی العامری ئاڵای ناسنامی شیعەتی هەڵگرتووە ڕاستە ناوماڵی شیعە ئالۆز بووە بەڵام هەیەنە کەوا دەزانێت ناسنامەی ئاینزایی هێشتا بەسوودە تا بەکار بهێنرێت و هەروەها قسەشیان هەیە بەسەر میلیشیاکانەوە دەزانین ڕێکخراوی بەدر چۆتە ناو قوڵایی شتەکانەوە یان لەوانەیە بەکارهێنانی ئەم وشەیە تا ئاستێکی نەرێنی بێت بۆیە با بڵێم کاریگەریەکی بەهێزی هەیە لەسەر وەزارەتی ناوخۆ هەروەها بەسەر پۆلیسەوە پۆلیسی عێراقی دیسانەوە ئەمە دەمانهێنێتەوە سەر پرسیاری ئەوەی ئایا ئایندەی میلیشیاکان چی لێ دێت ئەگەر بە تەواوەتی تێکەڵ بە لەشکری نیشتیمانی عێراق نەکرێن ئەگەر عێراق لەشکرێکی نیشتیمانی نەبێت ئەوە دەوڵەتێکی یەک پارچەی عێراقت نابێت پێویستە ڕوون و ئاشکرا بین لەسەر ئەمە ئەگەر هێزێکی دیاری کراو ڕۆڵ ببینێت لە بواری ئاسایشدا ئەوە وەک ئەو وایە سەیری دۆسەی حیزبوڵای لوبنانی بکەین و لایەنێکی سیاسی دەبێت کە هێزی میلیشیایی هەیە و جودایە لە لەشکری لوبنان یانی دووبارە بوونەوەی هەمان ئەزمون لە عێراق ئەگەر یارمەتی لە عێراقا چۆن نەتوانرێت لەشکرێکی نیشتیمانی یەکگرتو و دروست بکرێ بە تایبەتی لە ئێستاشا کە هێزەکانی حەشدی شعبیان بردوێتە ناو لەشکری عێراقەوە هەر هێزەکانی حەشدی شعبی خۆی دنیایەک ناکۆچی لە نێوانیانە هەیە هەر یەکەیان سەر بە باڵێکی ماڵی شیعەن ماڵی شیعە پەرشوو بڵاوە ماڵی عەرەبی سونە پەرشوو بڵاوە ماڵی کوردیش بە هەمان شێوە ماڵێکی پەرتەوازەیە لێرەدا ینی چۆن دەتوانرێ ئەو ئامانجە نیشتیمانیە بێتە ئاراوە بۆ وڵاتێکی وەکو عێراق Well, these are the major questions, these are the challenges, and there are reasons to be pessimistic about the future of Iraq. بەڵێ ئەمانە پرسیارە سەرێکیەکان ئەمانە ئاستەنگەکان هۆکار هەن کە ڕژبین بەرامبەر ئایندەی عێراق بەڵام جارێکی تری پرسیار لەوەدا ئایا کاریگەریەکانی وڵاتانی کەندا و چۆن دەبدون بە شێوەیەک دەخرێنە بەردەم کۆمەڵگەی شیعەکان بۆ نمونە لە پەیوەندی بە دۆسی ئاسایشەوە ئەگەر ڕێن پێ بدەیت دەمەوێت باز لە خاڵێکی بکەم ئەگەر وڵاتانی کەندا و پەیوەندیەکانیان تەنها لەگەڵ ناوچەکانی پێکاتە سونەکاندا بێت و تەنها پشتیوانی لەو ناوچانەش بکەن نەڕوان نەتەواوی دینامیکیەتی سیاسی عێراق ئەوە جەختکردنەوە دروست دەبێت لە دۆسی ئامری و میلیشیاکانی تری شیعەکان لە کاتێکدا وڵاتانی کەندا و
و دەخوازن کاریگەریان هەبێ بەسەر دانیشتوانی سونەوە ئەوان هەوڵی بەدەستهێنانی خاوەنێتی ئەم هەرێمانە دەدەن و ئەمەش دەبێتە پرۆسەیەکی بگرەوبێنە جا سەبارەت بە پرسیارەکەت وەڵامێکی ڕوون نییە بۆ ئەو پرسیارە ئەوەش بەڕاستی نیگەرانیە زۆر هۆکار هەنوەها دەکەن بە گومان بیت لەسەر ئەم دۆسیەیە بەڵام با چاوەڕوان بین و بزانین ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە چی دەبن ئەگەر ئابادی پێویستی بە هاوپەیمانێتیەک لەگەڵ سەد و لایەنە سیکولارەکانی تر هەبێت ئەوە لەوانەیە شتەکان تا ڕادەیەک کەم جیاواز بن جارێکی تریش نامێت لە قەبارەی خۆی گەورەتی بکەم بەڵام نازانرێت بە چه ئاراستەیەکدا دەڕوات من چاوم لەسەر ئەوەیە ئەم هەڵبژاردنە چۆنی سەر لە نوێ دەستکەوتەکانی شیعەکان دەسەپێنێتەوە لە ڕوانینەکانی ئامری و ئەوانی تریشدا ئایا ئەو ئاراستەیە هەڵبژاردن دەباتەوە ئەوەی بە پرۆسەی بە ئاینزاییکردن ناودێری دەکەم یان ئەو پرۆسەی کەتیدا پێویستە یەکپارچەی نیشتیمان ببێتە ڕێباز لەم قۆناغی پاشدا ئەشدا تا هەڵبژاردن بباتەوە. In the post-ISIS era, that trajectory will win. We will see. بەڕای تۆ لێرەدا پێویستەکە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەوڵی زیاتر بدە بۆ پاراستنی ڕۆژێکی ئارام سەقامگیر لە عێراقدا نەک ئەم ڕۆژەی کە ئێستا هەیە و ئەوەی کە جەنابیشت باسە کرد. I think again the national unity should be. پێم وایە پێویستە یەکگرتووی نیشتیمانی لە بیرکردنەوەی خەڵکی ناو پێکاتەکانی گەلی عێراقدا بوونی هەبێت و لە پەیوەندیەکانی نێوان کۆمەڵگاکانیشدا دووشت هەن یەکەمیان هەوڵەکانی ڕێخستنەوەیە ڕێخستنەوەی دامەزراوەکان لەوانە لەشکری نیشتیمانی عێراق وەک باسم کرد و هەروەها شتێکی گرنگیش کە تایبەتە بە ئایندەی میلیشیا شیعەکان ئەمانە شتە گرنگەکان و لە ڕیزبەندی یەکەمدان و پێویستی شەر لەلایەن واشنگتنەوە پشتیوانی بکرێت شتی دووهەمیش دۆسەی پەیوەندی نێوان کۆمەڵگاکانە واشنگتن بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری هەیە بەسەر ڕێبازەکانی عەربستانی سعودیەوە پێویستە سعودیەکان هەم بدێن بۆ پشتیوانی هەموو پێکاتەکانی عێراق یانی هەرتەنها پەیوەندیەکانیان لەگەڵ سونەکاندا نەبێت بەڵکو لەگەڵ هەموو ئەوانی تریشدا هەیان بێت و سوودی ئابووری دروست بکەن و ئەمە شتێکی گشتی دەبێت بۆ چارەسەرکردن بەتایبەتی پاش توند و تیژە درێژخانەکانی قەیرانی ئاینزایی لە عێراقدا کە خەڵکی زۆر ترساند و ئەوەش دەزانین کە خەڵک زۆر ترسا ئەوە سەرکوبکردنەکان و تایبەتمەندیەکانی گرفتە ئاینزایەکان دەسەڵات بەدەست دێن و شتەکان زۆر خراپتر دەبن. And things becoming much more difficult. وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەتوانێت چی بکە؟ US could do many things in terms of having powerful relationships with all parties وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەتوانێت زۆر شت بکات لە ڕووی ئەوەی پەیوەندیەکی بەهێزی هەبێت لەگەڵ هەموو لایەنەکاندا و دڵنیا بێتەوە لەوەی پەیوەندی گشتی هەن و هەروەهاش یەکێتی دامەزراوەی کە بە شێوەیەک لە شێوەکان دروستی تیادا بێت ئەوەی لێرەدا دەمێت جەختی یەکەمەوە ئەوەیە پێویستە سیاسەتی ئەمریکا سەنگی بخاتە سەر ئاراستەی مەودادوری سیاسەتی عێراق نەک سیاسەتی مەوداکوت یان وەرچرخانێکی ڕادیکاڵیانە بەڵکو دڵنیابوون لەوەی کۆمەڵگاکان و پێکاتەکان هەنگاوی دروست دەنێن بە کەرخەی ڕێخستنەوە و چارەسەرکردندا و ئەمەش تەنها ڕێگەیەکە بۆ هەنگاونانی بەرەو پێش ئەمە بێژگەلەوەی کە باز لەوە دەکرێت ینی ململانەیەکی زۆریش لە بینی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێرانیشدا هەیە لە عێراقدا بۆ هەندێک لە شیکەرەوە دەستێوەردان لە هەڵبژاردنەکانی عێراقدا بەرەنجامی ململانی نێوان وڵاتانە و بە تایبەتیش وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران. لەم هەڵبژاردنەی مانگی پێنجی عێراقدا گەلی کارکتەری ناوچەکە و نەیوەتەویش دەستیان تێدا هەیە بەڵام ململانی ڕاستەقینەکە لە نیوان وڵاتە گرتوەکانی ئەمریکا و ئیراندایە ئەمریکا کاری لەسەر دروستکردنی مۆدێلێکی فەرمانڕەوایی شیعە کردووە لە عێراقدا تا لە کاریگەریەکانی ئیران دووریان بخاتەوە هەر بۆیە هەڵبژاردنی ڕاستەقینەی عێراق دەکرێت وەک مەیدانی جەنگی سیاسی نیوان واشنگتن و تاران لێ بڕوانرێت و بێگومانیش ئەنجامەکانی هەڵبژاردن براوە دیاری دەکات. بەڕای جەنابە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەتوانێت سەروەری وڵاتێکی وەکو عێراق بپارێزێ؟ We talked about sectarian politics and US is of course in this game. قسەمان لەسەر سیاسەتی ئاینزایی کرد و لە بیریشمان نەچێ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش بەشداری هەیە لەم یاریە ئاینزاییەی عێراقدا و وەک دەزانین پاشەکشەکردن بە ئێران بۆتە مۆچی ئەم بەڕێوەبەرایەتی ترامپ جا ئەگەر عێراق زیاتر بێتە وڵاتێکی ئاینزایی و ببێتە شوێنێک بۆ ئەو ململانیانە کە لە ئێستادا تا ئەندازەیەک و هایری هاتووە ئەوە پێویستە بیریش لەو بکەینەوە کە هێشتا سووریاش لەجێی خۆیدایە هەر بۆیە پێویستە بیر لە ئایندەی عێراق و ئایندەی سووریاش بکەینەوە
دانەوە کە لە ئێستادا تا سنوویەکی دیاریکرا و پێکۆگرێدراون جارێکی تریژ نامەوێت زۆر گەورەی بکەم بەڵام هەندێشتی دیاریکراو هەن کە ئایندەی هەردوو وڵات عێراق و سووریا پێکەوە بەسراونەتەوە هەر بۆیە سیاسەتی دەروی ئەمریکا بەرامبەر باکووری سووریا کاردانەوەی دەبێت بەسەر ئایندەی عێراقیشەوە پرسیارەکەت سەبارەت بەوەی ئایا ئەمریکا دەتوانێت یەکپارچەی خاچی عێراق بپارێزێت لەوانەیە هێشتا ئەمریکا وەڵامی ئەم پرسیارەت نەزانێت یان واشنگتن ڕوانینێکی ڕوونی نەبێت لەسەر ئەم دۆسیەیە دەزانین هەڵوێستی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک باراک ئۆباما ڕوون و ئاشکرا بووە لەسەر هەمان دۆسیە کە بە پێویستی زانیوە یەکپارچەی خاچی عێراق بپارێزێت ئەوە تایبەتمەندێتەکەی بووە جا سەرکەوتوو بوو بێدیان شکست خوارد و بەڵام بەڕێوەبەرایەتەکەی ترامپ کراوەیە دەکرێت بڵێم بژارەی تر تاکە استراتیژیەتێکی دیاریکراوی نییە بۆ عێراق و لەوانەشە هۆکارەکەی بگرێتەوە بۆ بەردەوامی دۆسەی سووریا لە واشنگتن هەر بۆیە بڕیادان لەبارەی ئایندەی عێراقەوە لێرە لە واشنگتن بە جۆرێک لە جۆرەکان قورسە لە ئێستادا. kind of very difficult for Washington at the moment. باشە دکتۆر هەموو لایەک بە ئێرانەوە سعودیەوە ئەمریکاوە تورکیاوە هەرچی شوێنێگەچی داوای یەکپارچەیی خاکی عێراق دەکەن و داوای عێراقێکی یەکگرتوو دەکەن ئەم هەموو دەستێوەردانانە کە لە عێراقدا هەیە تەنانەت دەستێوەردان لەم هەڵبژاردننی ئێستاشدا هەیە کە بڕیارە ڕۆژی 12 مانگی 5 بکرێ ئیدی چۆن عێراق بە یەکگرتووی دەمێنێتەوە چۆن عێراق بە یەکپارچە دەمێنێتەوە. Well, as I said, there are many challenges, and right now it may be a بەڵێ وەک گوتم ئاستەنگ زۆرن ئەمەش یەکەم هەڵبژاردننی پاش قۆناغی داعشە و دەرفەتێکیشە تا عێراق بکرێتە وڵاتێک کێشەی ئاینزایی تیاکەم بکرێتەوە بەڵام هێشتاش هۆکار هەن تا ڕژبین بیت لەوانەشە تا مەودایەکی کوردخان عێراق لاواز بێ لە بەردەم هێزە دەرەچیەکاندا چونکە ئەمە سیمای ناوچەکەیە پرسیارە گشتەکە لەوەدا عێراق چۆن دەتوانێت پارێزراو بێت بۆ وڵاتێکی یەکپارچە لە کاتێکدا ئەم هەموو هێزە ئاینزاییە هەن کە دەشێت ئاستەنجیشی گەورە بێت بەڵێ لەوانەیە عێراقێکی یەکپارچەت ببێت کاتێک سووریایەکی دابەشبوو هەبێت دەزانیت عێراق بێتوانایە و لەوانەشە زۆر قوڵ بێت عێراقێکی یەکپارچەت هەبێت دەشێت بتوانانی مشتومڕ بکەیت لەسەر ئەوەی لەمەودا دووردا عێراقێکی دابەشبوو هەیە بەڵام ئەگەر سەنگی بخرێتە سەر ماوەیەکی کوردخان ئەوە لەوانەیە یەکپارچەی عێراق پارێزراو بێت تا ئەو شوێنەی تورکیا و ئێران ڕوانینی جیاوازیان نەبێت لەسەر یەکپارچەی خاکی عێراق وەک بیلیمان کەوتنی کەرکووک ئەوەی نیشانداین کە مەرج نییە ئانکەرە و تاران ڕکابەری ئاینزایی یەکپێ بن ڕاستە تا ئەندازەیەک هەیەە بەڵام ئەوە هەموو شتێک نییە و ئەگەریش بڕیاریاندا ببنە بەشێک لە قەیرانی ئاینزایی لە ڕۆژهاتی ناوڕاستدا بە عەرەبستانی سعودیە و ئەمریکاشەوە ئەو جا دەکرێت چاوەڕوانی ئەوە بکەیت عێراقدا بەش دەبێت بەڵام تا ئەوەی تورکیا و ئێران بەو شێوەیە نەبینین و لە مەودای کووردا دەشێت عێراق پارێزراو بێت بەڵام بەلاوازی لە بەرامبەر هێزە دەرەچیەکاندا. In the short term, which is the case, Iraq may be preserved, but still very much vulnerable to outside forces. بەڕای تۆ براوە سەرکەوتوو لەم هەڵبژاردننی ڕۆژی 12 پێنجدا نیشانەیە بۆ سەرکەوتنی بەرنمەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراقدا یا بەرنمەکانی ئێران بە تایبەتی لە عێراقدا. بەڕاشکایی پێت بڵێم میلیشیا شیعەکان کارنامەی سیاسی خۆیان هەیە و دەچنە هەڵبژاردنەکانە و بەشێکی دیاریکراوی خەڵکیان لەگەڵدایە و لە ئێستاشدا لە زۆر ڕەهەندەوە ڕەواییان هەیە ئەمەش وەها دەکات هەندێک لە میلیشیاکانی تر ڕەواییان پێ بدێت ئەگەرچی بەشداری سیاسیشیان نییە ئەو ناوانەی ئاماژت پێکردن وەک مهندس و ئەوانەی تریش ئەمە خۆی لە خۆیدا سەرکەوتنە و لایەنی سیاسیشیان هەیە لەوانەیە بیرکردنەوە لەوەش هەبێت کە ئەمە ڕێگەیەکە تا ببنە میانڕۆ و بخێنە ناو سیستەمەکە و دەشێت تیۆری مۆدێرنکردنیان لەوانەیە کاریگەری هەبێت تا ئەندازەیەکی دیاریکراو ئەمە لەوانەیە مشتومڕێکی داکۆکیکردن بێت لە بەرامبەر ئەوەی من دەیڵێم دەشێت بڕوانینە ئەو بەشە ئاسایشەی لەژێر کۆنتترۆلی تەواوی حکومەتدانیە جا لەم ڕوانگەیەوە ئەمە سەرکەوتنشی گەورەیە بۆ ئەو میلیشیانەی ئێرانیەکان پشتیوانیان دکتۆر مستەفا زۆر سپاس دەکەم. وەک زۆرێک لە عێراقیەکان خۆیان دەڵێن هەر دەرفەتێکی زیاتر بۆ دەستێوەردان لە عێراقدا پانتاییەکانی ناسەقامگیری سیاسی و ناجێگیری ئاسایشی لەو وڵاتە بە شەڕوێران بۆدا بەرفراوانتر دەکا بەڵام لە کاتی هەر قەیرانێکی ئاڵۆزدا زۆرینەی ڕێبەرانی ئەو وڵاتە لە پایتەختەکانی وڵاتانی دراوسەیاندا کۆ دەبنەوە بۆ چارەسەرکردن. تا بەرنمەیەکی تری چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.